حەزم کرد باسی پێوەدانی مار و دووپشک و مێرووەکان بکەین کە بەهۆی چوونە دەرەوە و بەهۆی ئەوەی کە ئیتر ئەو وەرزەیە کە خەڵک زۆرە چێتە دەرەوە ئەمڕۆ داوانەش زیاترە بن بە ئەوی بزانین ئایا چ شێوازێک تەندروستە و چ شێوازێک هەڵەیە کاتێ مامەڵەی لەگەڵەکرێ بۆ باسکردنی ئەمە بەڕێز دکتۆر دیارینی هاتمان لەگەڵا پسپۆڕی نەشتەرگەری گشتی بەخێر بێت دکتۆر بەیانیت باش زۆر سپاس دکتۆر کاتێک کە کەسێکە چێتە دەرەوە بۆ شوێنێکی کراوە بۆ سەیران بێ یاخۆت هەر شوێنێکی تر بێ شاخەوانی بێ ئەگەری توش بوون بە ڕووداوی وەکو پێوەدانی مار و دووپشک و هەندێک مێرووی تر زۆر ئەبێت هەندێک جار زۆر هەڵە تێگەشتن هەیە لەگەڵ ئەوە کە چۆن مامەڵە لەگەڵ ئەم پێوەدانەیە بکرێ ئایا شێوازێکی تەندروست کاتێک کەسێکی ئاستایی لەگەڵ هاوڕێیەکیدا لەگەڵ خزمێکی خۆیان کە شتێک پێوەی ئایا شێوازی تەندروستەکەی چۆنە کە مامەڵەی لەگەڵا بکرێت بەڵێ پێشەکی باز دەوە بکەین کە هەوەکو هەمووانە زانین لە وەرزە گەرمەکانە بە تایبەتی تر لە وەرزی هاوین ئەوانەیە پێوەدانی مار و دووپشک ئەمانە زیاتر ئەکتیڤە بن و زۆرتر یەنە دەرەوە و پێوەدانی ئەمانە زیاترەکە لەبەرەوەی خەڵکیش زیاترە چێ بۆ دەشت و دەر و شوێنە کراوەکان لەبەرەوە پێوەدانی مار و مێروو و هەروەها دووپشک ئەمانە زیاد دەکات لەبەرەوە بێ زۆر وریابین لەم کاتانەیە بە تایبەتی وهروەها لە وەرزە گەرمەکانە ئەبینین ژەهری ئەم مێرووانە بەهێزترە بێەوە تا باڵێن کۆنسنتریشنیان زیاکە خستیان زیاکە لەبەرەوە بەقوترە بێ و لەوانێت تەسیری سلبی لەسەر ئەو کەسە زیاتر بێت لەبەرەوە بێ زۆر وریابین پێش هەموو شتێ پێشەوەی کە مەسەلەن باز لەوە بکەین کە ئایا چۆن چارەسەری ئەوە بکەین کە پێمانەوە ئایا باشترە چارەسەر لەوە بکەین چۆن خۆمان بپارێزین لەوە یعنی بە تایبەتی ئەو کەسانی کە بە شاخا سەرەکەون ئەو کەسانی کە ئەچنە باخ و باخاتەوە لەم کاتانەیە هەمومان نەزانین کە لە پەنابەردەکانە بە تایبەتی لە شوێنێکی داخراوە لە مەخزەنە لە شوێنێکە کە باڵین سوچی تایە بەجێ هەڵرابێت زیاتر مار و دووپشک ئەمانە ئەچنە ئەو شوێنانەوە واتە باڵین باشترە کە ئەچیتە ئەو شوێنانەوە باشترە قاچە ڕوود نەبێ زۆر جار کە ئیش لەو شوێنانە ئەکەی باشترە جزمت لە پیاابێ دەست نەبی بۆ بنی بەرد و ئەم شوێنانی کە داخراون لەبەر احتمالی هەیە مار لەو شوێنانەیە خۆی شارد بێتەوە یا پێێتەوە بە کورتێکی واتە خۆمان بپارێزین باشترە وەک لەوەی کە ئەگەر بێت و پێمانەوە بات ماریان دوو پشکێ دکتۆر خاڵێکی تریگەر بۆ زیاکەم مناڵان بە تایبەتی ڕەنگە نەیناسناوانێ لە تەمەنێکا ڕەنگە نەزانێ ئایا ئەمە مێروویەکی خراپەیان شتێکە کە زیانی پێگەێنێ بۆی زۆر گرنگە هیچ کاتێ لە کاتی چوونە دەرەوە و گەشت و سەیران و تەنانەت ئەگەر شوێنێکی خۆشە بێ مناڵەکە بێ چاودێری نەبێت و بێ سەرپەرشتیت خۆت لە دەرەوە نەبێت چونکە ڕەنگە زۆر مەترسیدار بێت لەو کاتەیە مناڵەکە ڕەنگە دەستیشی بۆ بەرێ نەزانێت ئەمە قسەی جەنابەت ڕاستە بێگومان وایە مناڵ نایناسێتەوە نازانێت چۆنە و لەبەرەوەی مناڵ بوونیەتی مناڵ بچووکە احتیمالی هەیە بۆ نمونە مار یا دووپشک بە شوێنێکی خەتەرترەوە بۆ نمونە ئەگەر ئێمە باسی بکەین ئەوانەی کە بە پەلەکانەوە ئەیان هەندێک لە ڕووی ئاڕازەوە و لە ڕووی خطورەتەوە باڵێن خەتەری لەسەر نەخۆشەکە کەمترەوە گەگەر بێت و بەدەموچاویەوە بایا بە شوێنێکی کێەوە بە هەمان شێ وایە مناڵ لە بەرەوەی بوونیشی بچووکە هەروە مار و مێرۆکەش ناناسێتەوە لەبەرەوە زۆر گرنگە کە مناڵ بە بێت تەندروستی دایک و باوک یا گەورەیەک بەجێ نەهێڵێ و بەهۆسی خۆی بۆی تووشی ئەم مەشاکلانە ئەی بینە سەرەوەی گەر هات و یەکێک پێوەی یا مەسەن زۆر اعتقادی غەڵەت ئێستا لە عالەمی شانە کرد لە کوردستانە کە باوە کە یەکێک مار پێوەیە بە تایبەتی مار لەم فەستایە زۆرە کەمار پێوە منویستم ئەوە باس بکەم کەمار بەگشتی مەسەلەن دوو جۆری هەیە ماری ژەهراوی و ماری ناژەهراوی ماری ژەهراویەکان ماری کۆبرای لێ دەرچێت کە نییە لە کوردستان خۆشببختانە جۆرە مارەکانی تر ئەگەر هەست بە خطورەت نەکا لەسەری پێێتەوە نایەت یعنی کە مەسەن قاچی بەسرا هەڵەیەنی دوازانێ قاچی پیانەی یان مەسەلەن نەیخیتە سوچێکەوە هەست بە خطوراکە اینجا پێێتەوەیە ئەگەر بەرگری لە خۆیەکە ئەگی ناماری ژەهراوی پێێتەوە نایەت ئەگەر هەست بە خطورەت نەکا لەسەر خۆی ئەگەر هات و پێشوەیە ئەم مارانە مەسەلەن سیرەکەی عادەتەن ماری ژەهراوی چۆنە ناسینەوە شوێن دانەکانی شوێنی دوودانە کە فانگی پێڵن شوێنی دوودانە ئەچێ بینەکە ڕیزەدانی نیە ڕیزەدانەکان ماری ناژەهراویە ئەگەر شوێنی دوودان بۆ واتای ئەوەیە ماری ژەهراویە مارە ژەهراویەکانیش بەپێی تەسیرەکانی لەسەر ئەو کەسە ئاڕازەکانی ئەگۆڕێ بەڵام ئەو شتانی کە مەسەلەن زۆر باوە لە لای ئێمە ئەوەیە کە ئەڵێک ئەگەر پێوە یای شوێنەکەی برینارکە بیمژە خوێنەکەی بۆ خوێنە پیسە بێتە دەرەوە یا بیبستە بەتۆنی لەسەر و هینەکەەوە ئەمانە هیچ هیچی لە عیلمانەماون و هەمووی باش نییە بۆچی چکە تۆ ئەو شوێنەکە بریناری ئەەکەیت لەوانەیە میکرۆبی تیتەنەس هەبێت لە میکرۆبیەوەی کە
با بڵێن چەند میکرۆبێ هەیە گەزاز و بەڵێ گەزاز کە لەوانەیە خەتۆڕەی لەسەر ژیانی ئینسانەکە بێت و بیکوژێت لەبەرەوە برینەرکردنی ئەو شوێنە شتێکی علمی نییە و هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ بەستنی ئەو شوێنەکەڵە لەسەریەوە بێبەستە بۆ ئەوەی نەڕوات ژەهرەکە ئەمە شەر اعتقادێکی غەڵەتە بەستنی ئەو شوێنە هیچ هینێکی بۆ ناکە هیچ ژەهرەکە ناوەستێنێت ئەگەر بێت و ژارەکە ڕۆشتی بێ هەر ڕوا و جاری باشە ئەوەنە تونگ ئەی بەستێنە یاڵی خوێنی بۆ بڕۆ بۆ لە فرێکەوتنەکان بینیمانە کە هێندە بە توندی بەستویانە خوێنی بۆ نەڕۆشتە و تووشی ئاسانێکی زۆر زیاتر بۆ کە دووبارە بێتە هۆی کێشی زیاتر بۆ بێگومان لەوانێت تووشی گەنگرین بێ لەوانێت پێویستکە ئەو پەلە ببڕیتەوە گەر بێت و بۆ ماوەیەکی زۆر بخانێ بە تایبەتی لە دەرەوەی شارەوە بێ بۆی لەبەرەوە بەستنی ئەو شوێنەشی چینێکی هیچ ئەساسێکی علمی نییە جاری وایە ئەڵە ماسەرەن شتی گەرمی بخەرە سەر یان ئەمانەمان شەر ئەساسی علمی نییە بەڕاستی باشترین شت بۆ ئەوانە بۆ ئەو کەسانە کە ئێمە باسەکرێت حتا جوڵەش زۆر جار باسەکرێڵێ پێویستە کات شتێکی پێوترێت پرێشەر ئیمۆبیلایزیشن زەختی بخەیتە سەری ئەو شوێنە مەجوڵێنە ئەمانە تەنها لەو جۆرانەیە ڕاستەکە ژەهرەکانیان ئەچێتە ناو عەسەبەوە نیرۆتۆکسیکی پێوترێ بۆی ئازارەکە زیانەکات نەڕوا ئەگەناوەکو تر ئەوی شەر تەسیرێکی ئۆتۆی نییە نەجوڵانی پەلەکە مەی جوڵێنەوە باهین بێت بەڵام ئەمە هەر هەیە هەر باوە تا ئێساش بەکارێنرێت لە بۆ نمونە لە بەریتانیا تا ئێساژ دەڵێ کە پێوەی یایت پرێشەر ئیمۆبیلایزیشن کە زەختێکی خەیتە سەر و بەکاری مێنە ئەو پەلەمەیەڵە بجوڵێت باشترە پستانێکی بخێتە سەر و بەستن نەبێت بەستن نەبێت تەنها پستان و نەجوڵێنرێت بەڵام لە ئەمریکا مەساڵە تەنها بۆ ئەوانی کە ژەهرەکەیان کە ئەچێتە ناو عەسەب و ئازارێکی زۆریان تووشەکە بۆ ئەوان جۆرەکانی ترک و هیمۆلایسینوانە پێویست ناکات بیبەستی هیچ تەسیرێکی ئەوتۆی لەسەری نییە ڕەنگە مەش پێویستی بەوە بێ کە کەسەکە بیناسێتەوە ئایا چ جۆرە نیشانێکی بۆ دروست کردویا بەپێی جۆری پێوەدانەکە بێگومان وەکو جەنابەت ئاگاداری لە مارا زیاتر ئازارێکی زۆر دروست ناکات بەس لە دوو پشکا کە پێوەی ئەیە لێرە ئازارێکی زۆر بەقوە دروستەکە معنای ئەو جۆری دوو پشک زۆربەی زۆری ئەوی لە کوردستانە هەیە جۆری نیرۆتۆکسینە یعنی ئەچێتە ناو عەسەبەوە بۆیە ئازارێکی زۆر بەقوە دروستەکە بەینەما مار سەیرەکەی هیمۆلایسینە خوێنەکە تەحەلولەکە شی نەبێتەوە ئەو پەلە یەکێک لە اعتقادەکانی کە مەسەلەن هەر غەڵەتە جاران باو بوو ئەوەیە کاڵێ دوای مارەکە بکۆ بیکوژە اینجا بیهێنەیە دوو پشکەکە ئەمەش خۆی لە خۆی شتێکی باش نییە خەتەرە چۆ تۆ دوای مارەکەکەوی لەوانەیە جاری چێ پێێتەوە باتەوە یا ڕەنگە بۆ کەسی ترەوە باکە هەوڵەیە بێزڵبێت یا هەڵ لەو کەسەوە ئەمە جاران وا بە و بۆچی بۆی جۆری مارەکە بناسنەوە و ئەو دژە مارە کە بەکاری هێنرێ ئەنتی سنەیەکی بەکارێنرا یا ڤینەمەکە کە بەکارێنرا خاص بۆ مارەکە دروستەکرا بەس ئێستا جۆرە هینێکمانەیە دژەمار کە پێوتە پۆلیڤالنت یعنی کە بۆ چەنەها جۆری مار بەکارهێنرێت و پێویست ناکات تۆ جۆری مارەکە بەری ئێستا بەکارێنە ئەنتی سکۆرپیۆنەکان ینی بێژگە لە ئەنتی سنێک ئەنتی سکۆرپیۆن ئەوانی کە بۆ دوو پشکیش بەکارێنرێت هەر پۆلیڤالنتن ینی بۆ مەجموعەیەکیان بەکارهێنرێت لەبەرەوە پێویست ناکات تۆ دوای مارەکە یا دوو پشکەکەی ڕەنگە بەردەستیش نەبێگەر بەپێی جۆرەکەی بێزڵبێت لەبەرەوە پێویستەکە مەسەنە مهمترین شت لەو کەسانەیە کە تووشی پێوەدان ئەبن دەست بەجێ بگەێنرێتە نەخۆشخانە ئەمە زۆر زۆر گرنگە چونکە تۆ نازانی تەسیراتی دوایی و هەروەها ماکەکانی کە تووشیەکە چۆنە لە نەخۆشخانە و کاتە پزیشکی پسپۆر و ئەوانەی لەوێن دەرزی گوزازیان لێن لەوانەیە پێویست بەوە بکە کە دژەمار یا دژە دووپشکیان لێبن و پێویست بەوە بکە کە دەرزی ئەنتیبایۆتیک ئەوانیان بۆ بەکاربێن و دەرزی ئازاروەمان و لەژێر چاودێریە بێ بۆ ئەگەر هات و چۆ مزاعفاتەکانیەوە بە خێرایی چارەسەر بکرێت دکتۆر واتە چارەسەرەکانی بەگشتی لە نەخۆشخانە چارەسەری هەوکردن و چارەسەری تایبەت بە مار و دووپشکەکە ئەگەر پێویست بکات بەکارەهێنرێ بێگومان بەپێی ناوچەکانە گۆڕێتی هەندێ ناوچە ژەهرەکەی بەهێزترە و ناسراوەتەوە و لەگەڵیشیا ئەو دەرمانانەی کە بۆ هەستیاری بەکارهێنرێت هەندێک کەس تەنها بەم ئەمەی بۆ ئەکرێت و کێشەی نامێنێت و دەرەچێت لە نەخۆشخانە بەڵام هەندێک جار ڕەنگە چەندین ماکی هەبێت ئەم پێوەدانە بە تایبەتی لە کاتی پێوەدانی مارە ئایا ئەو ماکانە چێکە لە دوای پێوەدانی مارەکە دروست ئەبێ و ئایا ئەگەر کەسێک دەرچوو بێت لە نەخۆشخانە و دوایی لە ماڵەوە چ نیشانێکی بۆ دروست بێ پێویستەکە دووبارە سەردای نەخۆشخانە بکاتەوە بێگومان ئەوەی کە زۆر گرنگە ئێمە سەرکەین لە کاتی پێوەدانە بە تایبەتی ماریش بە یا دوو پشک بێ چەند دەرەجەیەکی هەیە پێوەدانەکە لەوانەیە هیچ مشکلێکی بۆ دروست نەکات لەوانەیە تۆزێ بەس دە شوێنەیە تۆزێ ئاوساویشین بوون هەیە لەوانەیە سەرکەوێ بۆ پەلەکە لەوانەیە ئاڕازی باڵین سیستمیک ینی هەموو جسمی ئینسانەکە مەشاکیلی تیا دەرکەوێت مەسەن ئەوانەی کە زۆر زۆر
قوتن لەوانێت تووشی دڵتێکەڵ هاتن ڕەشانەوە گێژبوون بورانەوە ببن و دڵیان بە پەلەپەل لێبایان نەوەزاتی دڵیان تێکچی ئەمەی ترەچێتە مەرحەلێکی خەتەرەوە بێ خێرا فریاکەوی مەواتە ژەهرەکە گەیشتۆتە ناو خوێنی نەخۆشەکە و بەناو جیسمە تەسیری کردوتە سەر سیستمەکانی لەشی جۆ حاڵەتێکمانەیە پێتر ڕەبدۆمایۆلایسس کە لەوانەیە ئەو ماسوولکەکانی شی بکاتەوە بێتە هۆی وەستانی گورچیلەکانی ئەو کەسە لەبەرەوە بێ ئەمانە زۆر وریابین دەی جاری وا هەیە کە پەلەکەی کە پێوی ئای ئاوسێنێ ئەوەنەی ئاوسێنە کە نایڵێ خوێنی بۆ بڕوە ئەو کاتە ناچارە بین بە نەشتەرگەری چەند کۆڵی ئەو پەلانی بکەینەوە بۆی وای لە پێی خوێنی بۆ بڕوە تووشی ڕەشبوونەوە و بڕینەوە نەبێت واتە ماکەکانی لە کەسێکەوە بۆ کەسێکی کاگۆڕێت ینی هەروها دوو پشکیش وایە یانەوەی کە خەڵک ئێستا لەوانەیە زۆر شارەزای نەبێت خەڵک زۆر لە مار ئەترسێ بەڵام هەر بۆ زانیاری بینەران نسبەتی مردن بە پێوەیانی دوو پشک لە جیهاندا دەهێندەی نسبەتی مردن بە مار زیاترە واتە خەڵک بە دوو پشک زیاتر ئەمرێ وەگلەوەی بەمار بمرێ لەبەرەوە دوو پشکیش زۆر ئاسان نیە و ئەبێ زۆر بەهێند وەرگیرێکە کاتێک بە ئینسانەوەیە چونکە دیارە ئەویش تۆکسینەکەی ئەو مادەی کە بەکاری نێتوەچێتە خوێنەوە تەسیرەکاتە سەر سیستمەکانی لەشی لەوانەیە دڵ بوەستێنێ لەوانێت تەسیر بکاتە سەر مێشک لەوانەیە گورچیلەکان بوەستێنێت لەبەرەوە زۆر گرنگە کە احتیمامی پێبیرە و بتوانین ماکەکانی یا تووشی نەبن یاگەر تووشیشی بوو بە خێرایی چارەسەری بکەن ئەگەر هاتوو کەسەکە شووە ماڵەوە مەسەلەن باش بوو لە خەستەخانە و چوە ماڵەوە و ئەم یەکێک لەم ماکانەی لەسەر دەرکەوت مەسەن سەرگر قاچی تۆنگ بوو یا مەسەن تووشی دڵتێکەڵ هاتن و ڕشانە و جاروای تووشی گەشکە ئەبن یا تووشی لە هۆش خۆ چوون بوون یا زۆر جار بە نەخۆشەکەڵین میزەکەت سوور بووە مەسەن کە میزەکەی سوور بوو بێ لەوانەیە و حاڵەتی توش بوو بە مادێکی ژەهراوی چوو بێتە ناو گوچیلەکانەوە لەوانەیە گوچیلەکان بوەستێنێ حاڵەتی دوو پشکە جاروایە دەست و دەم و ئەوانەی سەڕە بێ کالیسیۆم لە لەشیا بە تاوەتی هێنێتە خوارەوە کەمەش خەتەرە زۆر ئەگەر بێت و فریای نەکەوین واتامانە هەمووی نیشانەی و ئەبێ نەخۆشەکە زۆر ئاگاداری بێ بۆی فریای بکەوین بەپەل دکتۆر لە سەرەتا کاتێک کەسێک شتێک پێوەی ئایا هیچ ئاماژەیەک هەیە ئەگەر مەسەن کەسەکە ئازاری زۆر بیان لە سەرتاوە نیشانەی نەبێ ئەمە ئاماژێکی باشتر بێت بۆ ئەوەی کە ڕەنگە ماکەکانی دوایی بۆ دروست نەبێ خودت کەسەکە بێ چاودێری خۆی بکات و ئەو کاتی کە بزیشکەکە بووی دیارەکە لە نەخۆشخانە بمێنێتەوە باشترە بمێنێتەوە بەڵێ خۆی خۆشبەختانە ئەوەی لە هەموو جیهانی شاباوە زۆربەی ئەو کەسانی بە تایبەتی کە دوو پشک پیانەوەیە پێویستیان بە چارەسەری زۆر قورس نییە باشە بەڵام کە گەیشتە ئەوی مەراحلی خراپ وەکو باسمان کرد لەوانەیە زۆر خەتەر بێ ناتوانین بەوە جیای بکەینەوە کە بڵێن پێویستە دەستبەجێ سەردانی پزیشک بکرێت و لێ بکۆڕێتەوە نەکو تووشی ماکەکان بێت چونکە ماکەکان لەوانەیە زۆر بە خێرایی ڕووبالەکە خۆی نەتوانێت بیناسێتەوە بالضبط لەوانەیە نەیناسێتەوە مەسەلەن حاڵەتەکە چۆن باشتر وایە مەسەلەن سەردانی نەخۆشخانە بکاتەوە لەوێ ئیطمینانی بکەنەوە کە ئەگەر بێت و هیچ شتێکە بێت لە ماکەکانی یان نەبێت کە ئەگەر زانیان هیچ مشکلەیەک نییە و کە دەتوانێت نەخۆشەکە بچێتە ماڵەوە و متابعەیەکی بەسیتی بکرێت ئەگەر هاتوو هیچ مشکلەیەکی توش بێ یان نا. بەڵێ زۆر سپاس دکتۆر بۆ ڕێنمایەکانت بە هیوادارین هیوای ئەوەین کە هەمووتان سەلامەت و تەندروست بن و ئەم ڕێنمایانە سوودی هەبوو بێ و هەڵات تێگەشتنانی کە لە پێشترا هەبووە کاتی پێوەدانی مار و دوو پشک یا هەر مێروویەکی تر بێت دووبارە نەکرێتەوە بە زووترین کا سەردانی نەخۆشخانە بکە بۆ ئەوی دڵنیابی کە بە تەندروستێکی باشەوە ئابیت و کاریگەری خراپی لەسەر نابێ.